ڕۆژی سێشەمە وەرزێکی تری خولی نایابی تازە پێگەیشتوانی کوردستان دەست پێ دەکات لە خولەکە 13 یانە بەشدارن و بە 13 هەفتە یاریەکانی بەڕێوە دەچێت و هەریانەی 12 یاری ئەنجام دەدات. یانەکانی شاری هەولێر نیوەی ڕێژە یانە بەشداربەکانیان پێکهێناوە کە 6 یانەیە. لە یاریەکانی گەڕی یەکەم یاری لووتکە و دێربی شاری هەولێر لە نێوان یانەی دایک یانەی هەولێر و پێشمەرگەی هەولێر بەڕێوە دەچێت لەسەر یاریگای دووەمی فەڕەنسۆیری لە کاتژمێر 5 ئێوارە. یاریەکە بە بەهێزیەوە سیر دەکرێت چونکە هەردوویانە زۆرترین جار ڕوبەڕوو یەکتر بوونەتەوە لە قۆناغە گرنگەکانی پاڵەوانتیەکانی ئاستی کوردستان و پارێزگای هەولێر. پارساڵ هەردوویانە لە چوارگۆشەی زێڕینی خولی نایابی تازە پێگەشتوانی کوردستان بوون. تازە پێگەشتوانی هەولێر لە سەردەستی حەسەن قادری ڕاهێنەر پارساڵ بووە پاڵەوانی خولی نایاب و تەنها 7 یاریزانی لەو تیپە ماوەتەوە. یارزانەکانی تری لە خولی لاوان و یانە گەورەکانی پێشکەوتوان تا خولی عراقیش ڕۆیشتن. بۆیە تیپێکی تا ڕادەیەک نوێی پێکهێناوەتەوە و ماوەیەکی زۆرە مەشق و ڕاهێنانیان پێدەکات. زیاتریش چاوی لە دروستکردنی یاریزانە نەوەک نازناوەکە. خۆمان باش ماوەت کرد زوو ئامادەکاریمان کرد بەڵام بەهۆی زۆری لاعیب زۆردا نزیکەی 160 لاعیب 170 لاعیبمان اختیبار کردیە لە کۆی ئەو 170 نزیکەی 18 لاعیبمان وەرگرتە لەبەرەوەی هەفتی پاریشمان مابوو ئەمەی الحەمدوللا ئەوەی ویستمان پاڵ کردمان و بتێ نازناویش بەدەستبینی مامۆستا زۆری دەوێتن بەڕاستی لە 3 ساڵ کەمتری نایەتن تووشی دەبی ئیش لەسەر یازنەکەی ئامادەکەی فێرە تەکتیکەکەی فێرڕاوستانیکەی فێرە زەکای ناومەدانیکەی ئەو جیلی ئێستا هەیە پێویستی بەوەیە زیاتر لە 3 ساڵ ئیش لێوسکەی هەتا بتوانین نازناوی بینی بەڵام هەدەفی ما وەکو یانەی هەولێر دروستکردنی یاریزانە نەک نازناوەکە. تازە پێگەشتوانی پێشمەرگەی هەولێر لە کۆتا پاڵەوانێتی سێمی کوردستان بوون دوای ئەوەی نەیانتوانی بگەنە یاری کۆتایی وەرزی ڕابردوو. سەلام عوسمانی ڕاهێنەری تیپەکە بەگەڕان بە دوای یاریزانی باش پێکهێنانی تیپێکی تۆکمە دەیەوێت قەرەبووی ئەنجامەکانی وەرزی ڕابردوو بکاتەوە شەڕ لەسەر نازناوەکە بکات. ئەویش بەدەرنیە لەوەی کە چەندین یاریزانی پێگەیاندووە ئێستا لە تیپ یەکەم یانەکەی و هەڵبژاردەی لاوانی کوردستانیشن. تا ڕادەچی فەریقمان استقرارێکی باشیە لە ڕوویش پێکەوە سیزامەکی باشیەیە هایبمان نیە. پاریش جەناب دەزانی خۆت ئەعلامەکی لەگەرمان بووی متابعەت هەموو دەورەکانی فیلەی کوردستان دەکەین. هەموو ساڵی ئەمە دەگەینە چارگۆشە زێڕین پار لەگەر هەولێری پیرۆزباییم لێکردن یەکەم بوون ئەمما دەبایە پەنەرتیش لە پێشان بچینە نیهایی بەس خوددا مۆفەقی نەکردین سێم بوون. ئەو سار بەتەماینە هەموو فەریقەک تموعی هەیە ینی پلێکی باشتر لە ساڵی پێشتر بینیم بەڵام سەرڕایەوەش ئەو سار لە هەولێری فەریقی ڕکابەر هەیە فەریقی برایەتی فەریقی چاکە تا کۆلیزیانش فەریقی چاکە هەولێر فەریقی چاکە بەڵام تەنها فەریقێک دەیەوێتن بەخۆی شتێکی باشتر بکات. جگە لەم یاریە ڕۆژی سێشەممە 5 یاری تریش لە شار و شارۆچکەکانی تری کوردستان بەڕێوە دەچێت. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.